سڵاوتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە گاردیانی بریتانیەوە دەست پێ دەکەین کە بڵاو کراوەتەوە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان پرۆژەی ئاسایەکی پەسەند کرد بۆ پرۆسەی ئاشتی لە سووریا کە لەسەر بنەمایی ڕێکەوتنامەی ڤیەننا پرۆژەی ئاساکە پێشکەش کرابوو. پرۆژەی ئاساکە پشتیوانی 15 ئەندامی ئەنجومەنەکەی بەدەستهێنا، هەرچەندە لە پرۆژەی ئاساکەدا ئاماژە نەدراوە بە داهاتووی بەشار ئەسەد. جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا لە دوای دەنگدانەکە ڕایگەیاند ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان پەیامێکی ڕوونی ناردووە بۆ کۆتاییهێنان بە جەنگ لە سووریا. لە ئەلعەرەبیە بڵاو کراوەتەوە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند بەشار ئەسەد سەرۆکی ڕژێمی سووریا شەرعیەتی لەدەستداوە و پێویستە لە دەسەڵات دوور بخرێتەوە بۆ ئەوەی کۆتایی بێت بە خوێنڕێژی. لە کۆنفرانسێکی هەواڵیدا لە کۆشکی سپی ئۆباما ڕایگەیاند پێویستە ئەسەد دەست لە کار بکێشێتەوە تاوەکو خوێنڕێژی لە وڵاتە کۆتایی بێت و هەموو لایەنەکان بتوانن بگەنە ڕێکەوتنێکی نیشتیمانی. ئەم وتانەی ئۆباما لە کاتێکدا دێن کە ئەنجومەنی ئاسایش بە زۆرینەی دەنگ پرۆژەی ئاسایەکی پەسەند کرد بۆ پرۆسەی ئاشتی لە سووریا. لە دەیلی سەباحی تورکیدا بڵاو کراوەتەوە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی تورکیا کۆبوونەوەیەکی گرێدا و جەختیان کردەوە لەسەر سووربوونی تورکیا بۆ پشتیوانیکردنی گەلی عێراق لە ڕوبەڕووبوونەوەی داعش. ئەمەش بەپێی ئەو بەیاننامەی ئەنجومەنەکە بڵاوی کردوێتەوە. ئەم کۆبوونەوەیە دوێنێ هەینی بەڕێوەچوو کە دوهەمین کۆبوونەوەی ئەنجومەنەکەی لە ساڵی 2015دا و لە بەیاننامەکەدا هاتووە تورکیا پشتیوانی لە گەلی عێراق دەکات دژی داعش و گروپە تیرۆریستیەکان کە بە وتەی ئەو ئەنجومەنە ئەو گروپانە سەروەری خاشی عێراق بە ئەنجام دەگرن. کۆبوونەوەکە بە سەرپەرشتی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بەڕێوەچوو لە بەشێکی تریدا جەخت کراوە لەسەر دۆخی سووریا. بەیاننامەکە جەختی کردوتەوە لەسەر ئەوەی تورکیا مافی پاراستنی سنوورەکانی خۆی هەیە و ئەو ڕێوشوێنانە گفتوگۆی لەبارەوە کراوە کە دژی رووسیا گیراونەتە بەر. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیم پێشکەشکردن باختەوار بن.